خەڵاتی زێڕینی بلا کە ڕۆژی دوێنێ لە مەراسیمێکی تایبەتە لە تەلاری هونەر لە شاری سلێمانی بەڕێوەچوو بە ئامادەبوونی سەرۆک کۆمار و خانمی یەکەمی عێراق و چەندین بەرپرسی عێراق لەوێ ئامادەبوون و چەندین کەسی نووسەر و ڕۆشنبیر و ئەدیب لەوێ ئامادەبوون و بە ئامادەبوونی جەماوەرێکی زۆر کە لەوێ پێشوازیان لەو مەراسیمانە کرد. ئەزانی کە خەڵاتی زێرینی بڵە خەڵاتێکی ساڵانەیە و دابەشەکرێ بەسەر کەسانی لێ هاتوو ڕۆشنبیر و ئەدەب و کەسانێک کە خەمخۆری ئەم نیشتیمانە بوون، کەسانێک کە هەمیشە دەستیان هەبووە لەوەی کە چۆن بواری ئەدەب و ڕۆشنبیری و هونەری و بواری منداڵان و ئەو کەسانەشی بەدەر لە خەڵکی خۆمان لە دەرەوەی وڵاتەوە هاتوون خزمەتیان بە وڵاتە کردووە توانیویانە براوەی ئەم خەڵاتە بن کە ڕۆژی دوێنێ 9 خەڵات دابەشکرا بەسەر 9 کەسا کە 9 کەسی شایستە 9 کەس هەریەکە و لە بوارێکی جیاوازە کە من خۆم لەوێ ئامادە بووم لە مەراسیمەکەیە بەڕاستی هەر بە دەستپێکی مەراسیمەکە و بە یەکەم خەڵات هۆڵەکە پڕبوو لە فرمێسک، هۆڵەکە پڕبوو لەوەی کە چۆن ئێمە جانێکی کوردەواریمان هەیە و بەڵام بەرگەی هەموو ئەو ئازار و مینەتیان ناگرین کە چۆن مامۆستا برای محەممەد و توێتی هەمیشە هەر کوردین و هەر کوردی شەبین و ئەوە دوو پاتەکاتەوە کە ئەم خەڵاتە زیاتر پەرەبا بەوانەی کە توانیویانە لە بوارەکەی خۆیانە سەرکەوتوو بن. من زۆر بە کورتی ئەچمە لای ئەوەی کە ئەم نوع خەڵاتە بەسەر چیا دابەشکراوە و یەکێک لە براوی خەڵاتەکانیش ئەمڕۆ لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ لای ئێمە میوانە کە بتوانێت زیاتر لەسەر بابەتە ئەدەبیاتەکەی خۆی و لەسەر بابەتەکانی خۆی زیاتر وردەکاریمان باتێ. لە مەراسیمەکەدا کە بۆ ساڵی 2023 بەڕێوەچوو خاتوو نێرگس کە بە هەرمەی مامان ناسرااو بوو لە نێو زیندانەکانە یەکێ بووە لەو خانمانەی کە چەندین دایک منداڵی بووە کە هیچ شتێکی لە بەردەستانە بووە تەنها بەبەرد ناوچی منداڵەکانی بڕیوە و دوایین جاریش منداڵەکەی خۆشی هەر بەبەر ناوچی بڕیوە و هەتا ئێستاش ئەو ماوەی چەند ساڵە خۆی خیار ناخوات لە بەروی مناڵەکەی داوای خیاری کرد بەڵام هیچی لە بەردەستانە بوو، ناڵێکی سەوزیە دەستی و دوجار بەداخۆ مناڵەکەی ڕۆشت و بەچەی هێشتین و لە هەمان کاتە مامۆستا محەممەد عەلی قەرەداخی کە یەکێک بوو لەو مامۆستا بەڕێزانەی کە خاوەنی چەندین کتێب و چەندین وتار بووە و لە تەواوی ژیانە هەوڵیاوە خزمەتکە لە بواری ئەدەبیاتە و دوای ئەوە یەکێکی تر لەو کەسانەی کە کوڕێکی کەلهوڕی بوو کە کاکۆ ئاکۆ جەلیلیان بوو کە بەڕێزیان خۆی لە مەراسیمەکەیان نەبوو بەڵام لە زێدی خۆی خەڵاتەکەی پێشکەش کرا و بە دڵخۆشیەوە توانی ئەم خەڵاتە وەربگرێت و بەردەوام بێ لەو کارانەی خۆی. هەروەها یەکێک تر لەو کەسانە حاکم قاسم بوو وەکو حاکمێکی یەزیدی کە لە چەندین کەیسا بە شێوەیەکی باش توانیوێتی کار بکات بۆ گەڕانەوەی تەواوی ئەو کچانەی کە بێسەر و شوێنن ئەو مافانەی کە یەزیدیەکان هەیەنەوە جارێ بەردەستیان نەبوو و خۆشی لە شاری سلێمانی ماڵەکەی خۆی هەمیشە شوێنێک بووە بۆ ئەو کەسانێک کە کۆت هاتوونەتە ئێرە و شوێن و مەکانیان نەبوو بە تایبەتی خوشک و برایەزیتەکانمان و هەروەها یەکێکی تر لەو کەسانی کە ئەمڕۆ زۆر بە خۆشحاڵیەوە کە لە ستۆدیۆ لای ئێمە میوانە ئەویش زۆر بەڕێز کاک بوار نورەتینە کە بە گەڕیدەی ناو کتێب ناویە بین کە کەسێکە لە نێو بیبلیۆگرافیایە کاری کردووە و چەندین کەسایەتی لەم شارەیە توانیوێتی کاری بۆ بکە کارەکەی ئەم جیاوازترە بەڵام من ئێستا باسی ناکەم دواتر بەوردی لەسەر کۆکراوە و سەرچاوەکان و بە دوواداچوونی ئەوە قسە لەسەر بابەتەکانەکەین و هەروەها هەندێک لەو کەسانی کە لە سەحل لەناو مەراسیمەکەی خەڵاتکران کەسانی بیانی بوون یعنی خەمخۆر بوون لە بوارە جیاوازەکانی منداڵانە، خەمخۆر بوون لە بەدەستێنانی مافەکانی میلەتی کووردە. ئەویش خاتوو مۆری موکلکی بوو کە خاتوونێک بوو هەمیشە خزمەتی مناڵی کوردی کردووە، هەمیشە دەستی هەبووە لەوەی کە خوێندنگە لێرە بکاتەوە، هەمیشە هەوڵی یاوەکە بتوانێ کۆمەک بکە پارە کۆ بکاتەوە تاوەکو بە شێوەیەکی باش خزمەت بە مناڵی کوردکە و منداڵپارێزی کوردستان هەمیشە ئەم لە پشتی بۆ توانیویانە پەیوەندیەکی باشیان هەبێ بەداخەوە بەهۆی نەخۆشیەوە لە زێدی خۆی ئەویش خەڵاتەکەی پێبەخشرا بەڵام کە پیانوتە بوو خەڵاتی زێڕینی بلەت پێبەخشین زۆر دڵخۆش ببوو وتوی خۆزگە بەجلی و بەرجی کوردی و توانم هەبووە لە کوردستان بوومایە لە مەراسیمەکەی ئامادەبوونەیە ئەمانەش هەمووی خەمخۆری کوردن هەروەها خات و ئانا کلوت کەیەکێکە لە دۆستەکانی کورد کە ئەویش هاتووەتە شاری سلەیمانی و هەمیشە لە مافەکانی کورد و هەمیشە بە دوواداچوونی کردووە و لێرەش هاتووەتە نێو مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە و لە نزیکەوە بینینی هەموو ئەو کارە سات و بارودۆخانە بۆ کە بووە و دوایین خەڵاتیش یەکێ بۆ لەو دۆستانەی کورد و یەکێ بۆ لەو هاوڕێ دێرینانەی
سەرۆک مام جەلال ئەوی جەنگی چاندار بووە کە هەمیشە ویستێتی بە کوردی و هەمیشە ویستێتی مافی کورد و هەمیشە ویستێتی کورد دەنجێکی زوڵاڵی هەبێ و مافەکانی بەدەست بێنێ. ئەمانە کۆی ئەو خەڵاتانە بوون کە دابەشکران و یەکێک لە براوەکانی خەڵاتەکان ئەویش کاک بوارە کە ئێستا لە ستۆدیۆلای ئێمە میوانە و ئەویش براوەی خەڵاتەکەیە کە وەکو بیبلۆگرافەر کە بەڕێزان ئێستا لە ستۆدیۆ میوانە. کاک بوار زۆر زۆر بەخێر بێ سپاس بۆ پیرۆزبایی ئەم خەڵاتت لێەکەین بێگومان کە ئێوە هەڵبژێراون شایستەیە و تۆ لە ئەزمموی خۆتا و لە پرۆفایلەکەی دوێنێ شاکە ئێمە لەنە و هۆڵەکەی بینیمان ئەو کارانەی کردوتە کارێکی جیاوازترە لەوەی کە تۆ کتێبێک بنووسی تۆ هەوڵی سەرچاوەکان کۆکەیتەوە هەوڵی ئەمە بەشێک بێ لە کتێبخانەی کوردیە بۆ چەندەیەکی دواتر نەوەکان ماسوودی لێ بینین. من هەر سەرەتا لەوە دەست پێکەم خەڵاتی زێڕینی بلا بۆ تۆ چی بوو؟ سەرتا بەیانیتان باش بەیانیران باش زۆر سپاس دەستان خۆش بێ بەڕاستی کورساتیش جێگا دەستی دیارە زۆر ماندوون من هەز بۆ ماندوو بوونتانەکەم لەشتان ساغ بێت. خەڵاتی زێڕینی بلا هەموو دەستخۆشیە گەنی تەنانەت دەستخۆشیە کە مناڵێک لێ دەکات دایکت لێ دەکات نزیکێکی هاوڕێیەکت مناڵێکت لێ دەکات دڵت پێ خۆشە بێت چکە بۆ خۆی ئەمە سروشتی مرۆڤ وایە جا ئەگەر بێت و ئەم دەستخۆشی و ئینە بێتە چوارچەوەی خەڵاتێکەوە و خەڵاتەکەش خەڵاتی کەسایەتێک بێ بە ناوی برای مەحمەد کە لە لای من برای مەحمەد کارەکتەرێکی زۆر گەورەی لە مێژووی کووردا. من هەمیشە ئەڵێم تا ئێستش برای مەحمەد وەکو پێویست نەناسیێنراوە وەکو پێویست پێگەی بۆ دیاری نەکراوە. ئەم پیاوە بەخشش و خزمەتێکی زۆر زۆر گەورەی کردووە. ئەمانە بوون بە سەرکردە بۆ ئێمە بوون بە سەرکردەی پێشەنگ یعنی ئێمان کە تۆ بینی ئەچیتە ژیان نامەکەیەوە ئەچی سەیری شەکانیەکەی سەردە سوورمەیانی ئەم پیاوە لەگەڵ ئەم هەموو بار و دۆخە سەخت و قورسانەی کە بەسەر ژیانی هاتووە توانوێتی ئەم ئەوەندە بەخشندە بێ ئەوەندە ئاگداری بار و دۆخەکان بێ لە چەندین بوارە خزمەت بە کۆمەلگەکەی بکات لەبەرەوە ئەچی ژیان نامەی ئەم کەسایەتیان ئەخوێنیتەوە ئەچیتە ناو بڵین مێژووی ڕۆشن بیری کوردیەوە ئیتر ئەبێت تۆش هەڵ دەی شوێن پێی ئەوان هەڵبگری بەڕاستی چکە من هەمیشە بە مناڵەکانم مەڵێم یان بە گەنجان ئەڵێم ئەمڕۆ 21 پێنجی 2023 ڕۆژێکی تر لە ژیانی توە بە ناوی 21 پێنجی 2023 دووبارە نابێتەوە یەک 21 پێنجی 2023 هەیە یا مانگەکە ئەگۆڕێ یا ساڵەکە ئەگۆڕێ لەبەرەوە ئەبێ بزانی ئەمڕۆ چی ئەەکەی بۆی بەیانی کە بیرت کردەوە بزانی دوێنێ خەرمانێکت داناوە ئیشێکت کردووە چونکە بەڕاستی ژیان کورتە ئەنی ئەگەر فریایی نەکەوین هەمووی لە دەستمان نچێ لەبەرەوە بێ مرۆڤ هەمیشە ئاگای لەوە بێ کە کاتەکانی خۆی بەشتی ڕێک و پێک ینی بە شتێک خۆی خەریب کات و کاتەکانی بەسەربەرێکە جگە لە خۆی خزمەت بە کۆمەلگەکەشی بگەێنێ خزمەت بە خێزانەکەی بگەێنێ خزمەت بە دەوروبەرەکەی بگەێنێ بێگومان سنووری خزمەتەکەی چەند فراوانتر بێ ئەوەنە خزمەتەکەی گەورەترە تۆ توانی خزمەت بە خێزانەکەت بگەێنی هەر باشتر لەوەی کە خزمەت بە خێزانەکەت نەکەیت بێگومان وایە جا ئەم تێڕوانی نەجوانەی جەنابەت بەرامبەر بە ژیان وای کردووە بەڕێزت بتوانیت بۆ کەسایەتیە جیاوازەکان لە بوارە جیاوازەکان ئەرکی ئامادەکردنی بیبلۆگرافیا بگرێتە ئەستۆت بە کەسایەتی گەلێک وەکو مام جەلال هەر مامۆستا ئیبراهیم ئەحمەد شێرکۆبێ کەسی نەمر و لەگەڵیشە هەروەها بۆ کۆمەڵێک لە ڕۆژنامەکان یان گۆڤارەکان و هەروەها لە بوارێکی هونەری ڕۆکوشانە پێم خۆشە بەڕێزت یەکەم جار هەر لەمەوە وەکو بوارێکی خۆت قسەمان بۆ بکەیت کە هەنگاونان لە بوارێکی ئەم جۆرەیە چۆنە ئاستەنگەکان چۆنە پێویست بە ئەرشیڤێکەکە ئەرشیوی ئێمە لەو جۆرە و لەو دەوڵەمەندیا هەیە بتوانێت خزمەت بە بیبلۆگرافەرێک بکات یان ئاستەنگەکانی بۆ زیاترەکە خۆی بەداخەوە بارودۆخی ئێمە وەکو کورد ئەوەنە سەخت و دژوار بووە ئەوەنە جینۆساید و ڕاگواستن و ئەنفال و چیمیایی و شۆڕش و کوشت و کوشتار و ئەم مێژووی ئەم گەلە داما و قوربەسەرە ینی هەر ئەمەیە بەڕاستی ینی ئەوەی کە کراویشە بڵێن خەڵکانێک پێش ئێمە کردویانە و یا ئێمەش کە ئیکەین ینی هەر باشەکە کراویشە چونکە بارودۆخی هێتا ئێستاشی لەگەڵاوێ بارودۆخی کۆمەڵایەتی سیاسی ئاگووری هەرێمی کوردستان و کورد بەگشتی لە هەر چوارپارچەی کوردستان بارودۆخی گژەگیر نییە یعنی ئێمە باری ڕۆشنبیریمان لە سروشتێکی ئاسایی خۆیدا ڕێچکەی وەرنەگرتووە بۆ نمونە بیبلۆگرافیا لە هەموو وڵاتانە دەمێکە
ینی بۆ نمونە ڕەنگە 100 ساڵ پێش ئێستا 50 ساڵ پێش ئێستا 75 ساڵ پێش ئێستا بایەخی زۆرتر دراوە بە بیبلیۆگرافیا بەڵام بەهۆی ئەم بارودۆخە سەختانەی مێژووی کۆمەلگەی کوردی و مێژووی کورد و کوردستان نەپەرژاونەتە سەر ئەوەی کە بیبلیۆگرافیا بکرێت ڕاستە هەندێک لە دڵسۆزانی کورد بە تایبەت مستەفا نەریمان لە شەستەکانەوە دەستی کردو بە ئامادەکردنی بیبلیۆگرافیا بەڵام کێشەکانیش زۆرن بۆ نمونە کورد دابشکراوە بەسەر 4 پارچەیە تۆ لێرە بیبلیۆگرافیایەکی ئەبێ ئاگال لە دیوی ئێران بێ کە ئایا لەوێش چ کتێبێک دەرچووە ئاگال لە دیوی کوردستانی سووریا بێ ئاگال لە باکووری کوردستان بێ کە تۆ کە یەک بیبلیۆگرافیاکەیت ئەبێ شێوەیەکی گشتی بیکەیت چکە بیبلیۆگرافیا چەند سنوورێکی هەیە یەکێک لە سنوورەکانی سنوورە جوگرافیەکەیەتی یەکێک لە سنوورەکانی بۆ نمونە تۆ بیبلیۆگرافیاکی بۆ کتێبی کوردی بەڵام کتێبی کوردی چەند جۆرێکی کتێبی کوردی تێ بەم پیتانەی کە ئێمە پێڵێن پیتی عەرەبی چاپکراوە کتێبی کوردی شتێ بە پیتی لاتینی چاپکراوە لەبەرەوە ئیشکردن لەم بوارەیە سەختە ینی ئاریشەکان زۆرن یان نمونەیەکی تر ئێمە لە هەموو وڵاتانی جیهانە کتێبخانەی نیشتیمانی هەیە ئێمە لە کوردستانە کتێبخانەی نیشتیمانیمان نییە هەرکی کتێبخانەی نیشتیمانی چیە کتێبخانەی نیشتیمانی ئەمێ هەر کتێبێکە دەرەچێت 5 دەدانە ینی بڵێنە وڵاتە و هینێکی هەیە بڵێن تیراژێکی دیاریکایە چێت ئەم کتێبخانە گشتیەوە ئەم کتێبخانە نیشتیمانیەوە کە تۆ ئەچی بیبلیۆگرافیاکەی پس پێویستیت بەوەیە چی بۆ کتێبخانە نیشتیمانیەکە چکە لەوێ هەر هەموو بڵاوکراوەکان پارێزراون پۆلێن کراون ڕێکخراون بەڵام کە ئێستا لەم وڵاتانی ئێمە لەم بارودۆخی ئێمە یەک بیبلیۆگرافیاکەی تەنانەت ڕەنگە لەم کورساتەیە کتێبە بدۆزیتەوە لە کتێبخانەکانان نەبێت نووسەرەکە خۆی هاتووە ئێوە چاپێکوتنتان لەگەڵا کردووە کتێبێک لە کتێبەکەی خۆی هێناوە پێشکەشی کردوون ینی کێشەی کتێبی کوردی زۆر بەڕاستی کتێبێ لە هەڵەبجە چاپ بۆ نەگەیشت بە سلێمانی لەبەرەوە دروستکردن و ئامادەکردنی بیبلیۆگرافیای کتێب کارێکی زەحمەت و قورسە لە هەمان کاتیشە ینی یەک خاڵ هەیە زۆر گرنگە کە ئێمە ئاماژە پێ بکەین بیبلیۆگرافیا ینی زانستێکە یا بڵین پرۆسەیەکە یا کردەیەکە کردەیەکی گشتیە بەخشندەیە بۆ نمونە تۆ وەرە بەراورد کە لە نێوان بەڕێوەبەرەتی تەندروستی سلێمانی لەگەڵ بەڕێوەبەرەتی باجی سلێمانی باجی سلێمانی پارە وەرەگرێ لە خەڵک بەڵام تەندروستی سلێمانی ڕۆژانە دەیان پارە و دا و دەرمان و خزمەت پێشکەشی هاوڵاتیانەکە بیبلیۆگرافیاش بەخشندەیە بیبلیۆگرافیا کە تۆی بیبلیۆگرافیا ئامادە ئەەکەیت ینی تۆ نەهاتووی چیرۆکێک خۆت نووسیتە ئامادەیەکی تو پێشکەشی خوێنەرێکی یان بۆ منە ڕۆمانێک یا شعر و بەخشانی خۆت بێت تۆ یەیت بەرهەمی نووسەران و شاعیران و لێکۆڵەران و وەرجێڕەکانی کورد کۆەکەیتەوە پێشکەشی بە خوێنەریەکەی یعنی تۆ خزمەت بە خەڵکی ترەکەی اینجا ئەم ئیشە بڵێن بیبلیۆگرافیا یەک کێشەتری هێوەی کە بیبلیۆگرافیا وەکو ڕۆمانێک نییە وەکو دیوانێکی شێعر نییە بخوێندرێتەوە ئەخوێندرێتەوە بۆچی ئەخوێندرێتەوە بۆ کەسانی کە ئانوێ لەم بوارایە لێکۆڵینەوە بکەن تۆ هەموو داتاکانی بۆ کەتەگۆریەکەی بۆ ڕێگەخەی بۆی دەستنیشانەکەی تۆ بۆ نمونە یەکێک یەک لێکۆڵینەوە سەر کورسا دەکات ئەچێتە کتێبخانەی گشتی پڕپڕە لە کتێب بەڵام نازانێت چۆن کەڵک لە سەرچاوەکان وەربگری ڕاستە ئەمە بیبلیۆگرافیایە سەرچاوەکانی بۆ ڕێگە خات پێ ئێڵێ چێ لەسەر کورسات چی نووسیوە چێ باسی کورساتی کردووە بەڵام کێشەکە ئەمەیە بیبلیۆگرافیا خۆفرۆش نییە ینی کتێبێک نییە وەکو کتێبێکی ئاسایی لە بازارە بفرۆشێت ئەبێ وەکو سەرچاوێک ئەبێت حکوومەت سپۆنسەری بکە ئەبێ وەزارەتەکانی وەکو ڕۆشنبیری خوێندنی باڵا پشتگیری ئەم پرۆسە نەک بیبلیۆگرافیا کتێبی تریش هەیە ینی بۆ نمونە ئینسایکلۆپیدیا تەنانەت ئینسایکلۆپیدیا لە بیبلیۆگرافیاش پڕفرۆشترە چونکە زانیاری گشتی تایە بەڵام ئەمانشتی نیشتیمانین ینی پرۆژەی نیشتیمانین پێویستە حکوومەت سپۆنسەریان کە ئێستا من بۆ نمونە کورد و کوردستانەکەم لە 2016 چاپ بووە کێشەی شوێنم هەیە کە نازانم لەکوێ هەڵی بگرم کتێبی شانۆ و بیبلیۆگرافیای شانۆکە بە هەمان شێوە کێشەی شوێنم هەیە خۆم چاپم کردووە ینی تەنانەت لە هەندێک لە زوربەی دەستگاکانیش بیبلیۆگرافیا چاپ ناکەن چکە دەستگاکەش لەلایەکەوە بڵین حەقی خۆیەتی چکە ئەم پارەیە خەرجەکە بوو ئەوی لەو سەرۆ قازانجی لێ بکە کاستە پێویستی بە یارمەتیەک و پاڵپشتیەکی یارمەتی هەیە بەلایانی پەیوەندیدار هەیە سپۆنسەری بکە پشتگیری بکە خۆی چاپیکە خۆی بڵاوی کات کەواتە ئەم بەرهەمانە بەدەر لەوەی کە تۆ کارەکەی خۆت ئەنجام بێ وەکو بیبلیۆگرافەرێک پێویستی بە دامەزراوەیەک هەیە کە ئەم کتێبانی تیا کۆکرێتەوە دوایی
کە تۆ بەرهەمەکە دامەزراوەیەکی پێویستە کە ئەم سەرچاوانە کە تۆڵی سوودبەخشە بۆ ئێمە هەر لەوانەیە ئەو کەسانی کە لە ناوەندە ئەکادمیەکان لە زانکۆکانە لێکۆڵینەوەکەن ئەمەی توی لە بەردەستابێت ئەمە بۆ ئەو زۆر ئاسانکاریە کەواتە هەمووی پەیوەندی بەیەکەوە هەیە وەکو زنجیرەی کە تۆ چۆن توانی لە بواری ئەدەبیاتە توانی سەرچاوی باشە لە بەردەستا بێت چەند گرنگە کاک بوار ئێستا ئەم بەرهەمانی بەڕێست و چەندین کەسی نووسری کەش بەرهەمی هەیە ئیتر ئەم بەرهەمانە لە هەر پارچەیەکی تری کوردستان کە ئاوا بەو زەحمەتە کۆکراوی بۆ کردووە و سەرچاوەکانی بەیەکەوە بەستۆتەوە بتوانین دامەزراوەیەکمان هەبێ شوێنێکمان هەبێ کە من خوێندکارێکم ئەزانم کاک بوار لە هاوزمانی خۆمە هاونیشتمانی خۆمە بیبلۆگرافەرێکە ئەم بەرهەمانەی بە جوانتریشی و بە پڕترین زانیاری بۆ من خسۆتە بەردەست بەڵام دامەزراوەیەکەیە ئەما خاتە بەردەمن گرنگی ئەم دامەزراوەیە چییە؟ زای چۆنە ینی هەوڵە تاکە کەسیەکان ڕاستە کۆمەڵی بۆشایی پڕکاتەوە بەڵام ناتوانێت هەم بۆشایەکان پڕکاتەوە ینی من ڕاستە توانیمە لە ماوەی ئەم 15-20 ساڵیان نزیکی 500,000 لاپەڕە بیبلۆگرافیا ئامادە بکەم و پێشکەشی کتێبخانی کوردی بکەم بەڵام من ناتوانم شتەکانی تر بکەم بۆ نمونە هەر لە سەقسەکەی جەنابن ئێستا لە جیهانە لە دوای قۆناغی بیبلۆگرافیا قۆناغی داتابەیسمان هەیە لە هەموو جیهانە ئێستا تۆ چیتە ناو مۆبایلەکەتەوە سێرچێکەکەی دنیا زانیاری دەیاتێ پێویستە ئەم بیبلۆگرافیانە و بیبلۆگرافیەکانی تریش کە ئامادەکراون ناوەندێک هەبێت بایەخیان پێ بدە ئەمانە داتا بکات بکرێنە ناو داتابەیسێکەوە بۆ نمونە ئێستا من کتێبی کورد و کوردستانەکە کە 5200 لاپەڕێ و 5680 کتێبی تیا تۆمار کراوە ئەم 5680 کتێب وەکو گەنجینەیەک وایە ناوی نووسری هەموو کتێبەکان نووسراوە ناوی وەرجێ ڕێگا هەبوو بێ نووسراوە دەستگای چاپ نووسراوە تەنانەت تۆ بتەوێ بزانی دەستگایەک چەند کتێبی چاپ کردووە سێرچی بۆکێت داتێ ئەنجام من ناوڕۆژی کتێبەکانیشم نووسیوەوە بۆ منە تۆ کتێبەکە دەڵی 100 کەسایەتی کورد من نای هەر 100 کەسایەتەکەم بۆ نووسیوتەوە لەبەرەوە ئەمانە ئەگە بکرێنە ناو سیستمێکی ئایتیەوە کە بەداخەوە منەوە چەند ساڵە بڵین لەم بوارەیە قسە ئەەکەم مەسەلەن پێشنیارەکەم کەسێ لەگە ڕێزم گوێ ناگرێ ینی کەس نایەتە سەرەوە خەتەی کە ناوەندێ بکاتەوە بۆ ئەوەی کە خۆ هەر من نیم کۆمەڵێک بیبلۆگرافیای تیژ کراون لە کوردستانە ئەمانەمی کۆ بکرێنەوە ئەنی ناوەندێکی زانیاری بۆ دروست بکرێت کە هەر هەمووی بکرێتە ناو داتابەیسەکە و مافی کۆپیڕایتی یعنی ئامادەکارەکانیش پارێزراوە بێت ئێستا تۆ ئەم هەموو زانیاری خۆت یخەیتە ناو داتابەیسەکەەوە بەکاربەرە توانێت بە یەک سێرچ هەموو زانیاریەکان وەربگرێن بەڵام بێت کە وەریەگرێنی بە شێوازێک بێت کە سەرچاوەکەی بیر نەچێ هیچ نەوێ ئاماژە بە سەرچاوەکە بدا ئەنی بەڕاستی ئەمانە ئیشی وردن ئیشی پێویستن لە ئەمڕۆی کوردستانە کە ئێمە هەموو زانکۆیەمانەیە هەموو خوێندکارانەمانەیە ساڵانە خوێندکارەکان کە بۆ نمونە لە چواری زانکۆ کە ئەیانێرن بۆ بڵین نووسینی بەکەلۆرەسنامەکەیان یا بۆ ماستەرنامە و دکتۆراش تەنانەت هەنێکان هەر سەریان لێ شێوێ ناقیشیان نییە ئەچن بۆ کتێبخانەکان پڕە لە کتێب بەڵام نازانم چۆن کەڵکی لەوە بگرن دەیان شتی تر هەیە دۆ دەیان ڕۆژنامە هەیە ئێستا بۆ من ڕۆژنامەی کوردستانی نوێ لەنەوە دووە دەرەچێت تا سەر بیبلۆگرافی بۆ نەکراوە تۆگەر بتێ لە بابەتێک گەڕێ یا بۆ نمونە بتێ بابەتەکانی هەواڵ مام جەلالی ڕەحمەتی کۆ بکەیتەوە لە کوردستانی نوێ ئەو بابەتانی کە لەباری مام جەلالەوە نووسراون ئەمێ لە ژمارەیەکەوە سێریکی هەتا ژمارەکەی ئەمڕۆ بەڵام کە هات بیبلۆگرافیات بۆ کرد ئێستا من بیبلۆگرافیام کردو بۆ ڕۆژنامەی چاودێر ڕۆژنامەی چاودێر بە پێی نووسەر کردومە هەر یەکێک لە نووسەرەکان لە ژمارەیەکەوە تا ژمارە 650 چەند بابەتی هەیە یەک جار ناوی نووسەرەکە نووسراوە بابەتەکانی لە ژێریان نووسراوە ئەنی تەنانەت بۆ خودی نووسەرەکانیش بڵین خۆت ئەنی ئەو کەسێک کە بابەتەکەشی نووسیوە نازانێت چەند بابەتی هەیە لە ڕۆژنامەکە کە تۆ یەیت بیبلۆگرافیای بووەکەی بابەتەکانی پێشوە خزمەتی خۆیەکەی ئەنجا خزمەتی ئەو کەسانە ئەەکەی کە ئەیانەوێت کەڵک لە بابەتەکانی ئەو نووسەرەوە وەربگرن بواری هۆنەری و ئامادەکردنی بیبلۆگرافیەک لە بواری هۆنەری وەکو بۆ نمونەشانە ئەوەی کە جەنابەت کردووە ئەمە تا چەند ئەزمونێکی جیاوازە ئەمەش من دوو ئیشی لەو جۆرەم کردووە لە 2013 بنکەی ڕووناکبیری ئەدەبی گەلاوێژ داوایان لێکردم کە کتێبێک لەسەر فێستیڤاڵی گەلاوێژ ئامادە بکەم وەکو ئەرشیف و هەموو فێستیڤاڵەکان بەڵام من بیرۆکەکەم گۆڕی بۆ بنکەی گەلاوێژ وتم فێستیڤاڵەکە بنکەکە ئەیکات
بۆچی کتێبەکە لەسەر بنکەکەنەوێت و فێستیڤالەکەش بەشێک بێ لە کتێبەکە. ئیتر خۆشبەختانە لە ماوەیەکی کەمدا توانیم بە شێوازێکی نوێ شێوازێک کە پێشتر بەکار ناهاتبوو بەڕاستی فێستیڤالەکانم ساغ کردەوە، مێژووی دەستگاکەم ساغ کردەوە، تەنانەت هەموو چالاکیەکانیشم ساغ کردەوە کە ئەم ناوەندە کردبووی چۆنیش دامنا بە شێوازێک دامنا کە بەڕاستی من پێشتر نەمبینیوە کەس بەم شێوەدای نابێنی هەموو چالاکیەکان سکان کرد بە پێی مێژووی چالاکیەکە سکانەکەماندانا. ینی لە یەکەم ڕۆژی بڵین دامەزرنی دەستگاکەوە چەند بەڵگەنامەی چالاکیمان دەستکەوت بە ڕیزبەندی هەتا کۆتایی چالاکیەکانماندانا. ئەمەم لە کتێبێکی تریشە بڵین بەکارهێنا کە کتێبی بیبلۆگرافیای شانۆی شاری سلێمانی. ڕاستی ئێمە لە 2014 بۆ 2010 خەریکی ئامادەکردنی ئینسایکلۆپیدیای پارێزگای سلێمانی بووین بەداخەوە تقریبان 4 ساڵە وەستاوە لە هەوڵداین کە زیینوی بکەینەوە بەڕاستی چکە بەشێکی زۆری ئینسایکلۆپیدیاکە تەواو بووە. یەکێک لەو لایەنانەی کە هەستمە کرد بۆ شایی تیالایانی هونەری بوو واسە پرسیارێکی جەنابەت بۆ نمونە شانۆ من ڕاستە کۆمەڵی کتێب و سەرچاوە هەبوو لەسەر شانۆی شاری سلێمانی بەڵام هەموو بۆشایەکانیان پڕ ناکردەوە چکە ئینسایکلۆپیدیا بێ هەموو زانیاریەکان تەنانەت گروپێک یەک یان تیپێکی شانۆی یەک شانۆگەریشی پێشکەش کرد بێت تۆ بێ ئاماژەی پێ بدەیت تیپەکە چێ و شانۆگەرێکە چییە. ئەیتر لەبەرەوە هەستان بە کۆکردنەوەی فلایر و بەڵگەنامەی هونەری شانۆی شاری سلێمانی لەبەرەوەی ناوەندێک کشمان نییە بۆ کۆکردنەوەی ئەمانە هەستام لە ڕێگەی تەلەفۆنەوە خۆشم پەیوەندێکی فراوانم هەیە بەڕاستی لە ڕێگەی تەلەفۆنەوە هەرچی سینارست و هەرچی دەرهێنەر و هەرچی ئەکتەری شاری سلێمانی هەیە چکە من سنووری پرۆژەکەم کرد بە سلێمانی نەمەتوانی بیکەم بە پارێزگای سلێمانیش بیبلۆگرافیا سنووری بۆ دابنی نابێت تۆ سنوورێکی فراوان دابنیت و دوایی ئیشەکەشت کەم و کوڕیتیان لەبەرەوە هەموو ئەمانە بە تەکلیف و هەندێکیان زۆر بە خۆبەخشانە و زۆر بە یعنی بە خۆشحاڵیەوە هاوکاریان کردمی چێک لەوانە مامۆستا حیکمەت مەعروف بوو کە بە سیارەکەی خۆی بوو هێنام قەت بیرم ناچێتەوە بەڕاستی بەڵام هەندێکیان زۆر بە زەحمەت تەسلیمە بوون یعنی ئامادە نەبوون ئەرشیفەکەی خوارد بێن لەموت کاکە من لە پێش خزمەت بە مێژووی خۆ هونەرەکەی تۆ ئەەکەم یعنی ئەگەر بەیانی کتێبەکەت دەرچوو بەشی هونەرەکەی توی تیانە بێت تیپەکەی توی تیانە بێت گلەی یەکەیت ئیتر ئەمانە مرسکانێکە خۆشتن نەمەزانین چیان لێ یەکەم بەڕاستی وەختێکم زانی نزیکی 5000 GPG لە ناو کۆمپیۆتەرەکەمایە جا بۆ خۆشی یعنی خاڵێکی تریش گرنگە باسیکەین تۆ هەر سکانەکەیت ئیکەیتە ناو کۆمپیوتەر و هاردەوە ئەبێ بە سیستەمێک سکانیکەی خۆمی کەسم شتانی فێر نەکردوم ئەوێت تۆ بە سیستەمێک سکانیکەیت و کەتەگۆریکی ڕێژی خەیت و بخیتە ناو فۆلدەرەکە دوایی ویستت ئەمە بکەی بە کتێب یا ویستت کەڵکیان لێوەربگری لە شتێ بگەڕی بیدۆزیتەوە بە شێوازێک بیکەی کە ینی بتوانانی بیدۆزیت و بینە بەرچای خۆت 5000 GPG لە ناو فۆلدەرێک هەیە کاتە بە زۆر ئاگاشە لێ بێت زۆر ئاگا لێبوونەکە بەڕاستی بەڵام شێوازی ڕێخستنەکەی ینی ئەمەش بۆ خۆی کێشەیە من هەستام هینم بۆ دروست کرد خشتم بۆ دروست کرد و فۆلدەری زۆر چەند شێوازێکم بەکارێنا هەتا گەیشتمەوەی کە بە باشترین شێواز توانیم هەمووی ڕێکخەم ئێستاش هەمووی لە ناو هاردەکەم و لە ناو کۆمپیوتەرەکەمان ماوە ئیتر دوایی بە پێویستم زانی کە بیکەم بە کتێب بوو ئیتر باش بوو کردمان بە کتێبێکی سێوەرگی کە تا ئێستا هیچ شارێکی کوردستان تەنانەت دکتۆر دڵشاد مستەفا پێشێکی بۆ نووسیوم ینی تەنان دەڵێ لە وڵاتە ئەوروپیەکانی شیوا کەم کراوە هەرچی بەڵگەنامە و فلایری هونەری شانۆی شاری سلێمانی هەرهەمی بەسکان کراوی هەمووشی بیبلۆگرافیان بۆ کردووە ئەمە هیچ تەمان تیپەکانم جیا کردوتەوە بەپی مێژوو ڕێکم خستون ئیتر بەداخەوە من هاوکاریش کرام بەڵام هاوکاری تێچووی چاپەکەی تەواو ناکرد من خۆشم پارەم خستە سەر کە بە جوانترین کوالێتی چاپم کرد لەسەرەوەی کە جویان لێمە و کتێبەکان بینیوە زانن لەسەر هەموو مادووبوونەشەوە پارچۆکەشی خۆت کردوتە سەری دەست خۆش بێ کاک بوار با بێنە سەر ئەوەی کات بۆ مامۆستا برایم ئەحمەد ئەو کۆکراوانەی بەرهەمەکانی لە بواری لە هەموو بوارە جیاوازەکانە چۆن توانیت لەو چەند بەرگە کتێبەیە هەموو بابەتەکان کۆکەیتەوە پێمان خۆشە تۆزێ لەسەر
خۆی هەندێک لە کارەکەی کتێبەکانی پێشتر چاپکرابوون بۆ نمونە کوێرەوەری شانی گەل دڕک و گوڵ بەشێکی هەرزەکاری ئەمانە پێشتر چاپکرابوون بەڵام هەندێکیان کێشیان تیا بوو بۆ نمونە لە ڕۆمانی ژانی گەلای یەک دوو شەر بە هەڵە ڕۆشت بوو لە ماوەیە نزیکی 6 جار چاپکرا بوو ئیتر بە پەرایەز ڕاستمان کردەوە یا مەسەلەن لە پێنج چیرۆکی کوێرەوەریە هەندێک وشە بوو پێویست بوو خوێنەر بزانێ ئەمانەمانیان چیان چکە مامۆستا لە ڕووی زمانەوە زۆر زۆر شارەزا بووە و هاتوشوێ ناوچەکانیشی کردووە تێکەڵایەکی فراوانیە بووە ئەنیار کەڵکی لە زاراوەی سلێمانی وەرنەگرتووە هەندی وشەی بەکارهێناوە من تەلەفۆنم کردو بۆ ئێران یەکەم ساخ کردوێتەوە ئێستا لە خەیاڵم نین بەڵام لە کتێبەکەیە هەمووی پەرایەزی بۆ کراوەمی ساخ کراوەتەوە شێعر و پەخشانەکانی پێشتر ڕەحمەتی مێداشنا هەندێکیانی بەشێکی زۆریانی ساخ کردووە و چاپی کردووە بەداخەوە بە تیراژیش کەم چاپ کراوە زۆر کەم کەس بینیوێتی مامۆستا عومەر مارۆف بەرزنجیش بە هەمان شێوە شێعرەکانی بەشێکی زۆری شێعرەکانی چاپ کردووە بەڵام ئێمەشتی تریشمان دۆزیەوە و ئەوانیش هەنی سەرچاوە سەرێکیەکانمان دۆزیەوە بۆ نمونە هەر شێعرێکی مامۆستا ئیبراهیم ئەحمەد لە 6 شوێنە بڵاوکراوەتەوە لە 6 گۆڤار و ڕۆژنامەیە بڵاوکراوەتەوە هێمە هەر هەمووی پەرایەزمان بۆ کردووە و تومانە ئەم شێعرە یەکەم جار لەکوێ بەپێی تەسەسولی زەمەنی ئیتر پەخشانەکانی بەڕاستی پەخشانەکانی بەتایبەت 3-4 پەخشانی ناردوو بۆ ڕۆژنامەی ژیان و ژینی پیرەمێر لە 32-33 تایپی ڕۆژنامەکە و هینەکەی زۆر زۆر بڵین کۆنە زۆر شێوازێکی سەرەتاییە لەبەرەوە ساخکردنەوەی ئەم پەخشانانە زۆر ماندووی کردین بەڕاستی مامۆستا سیدیق ساڵح زۆر هاوکاری کردم چکە زمانی نووسینی مامۆستاش زۆر زۆر تایبەتە ئیتر ڕۆمانەکانی تریشی بۆ نمونە دڕک و گوڵ دڕک و گوڵ ڕاستە بە 3 بەرگ چاپ کراوە لە خناوەندی ڕاگەاندن و چاپمەنی خاک چاپی کردووە بەڵام چاپەکەی خراپە کۆنەکاڵێم و پەرەگرافەکان تێکەڵاو بوون حیوار تێکەڵاو بووە بەڕاستی من زۆر بەوردی ئیشم لەسەر ئەم چاپە تازی کردوێتەوە هەر هەموو حیوارەکان و پەرەگرافەکانم جیا کردوێتەوە ینی هەندێک هەڵەی تەکنیکی و زۆر هەڵەی تایپ و ئەمانە هەبوون بەڕاستی هەرەمووی چاکراون و دوو خۆشبەختانە دوو ڕۆمانی تازەشمان پێشکەشی خوێنەر کردووە کە هیچیان بەشی دووەمی هەرزەکاریە کە بۆ یەکەم جارە بڵاو بێتەوە ئەوەی کەشیان ڕۆمانی ئاکۆیە کە ئەم دوو ڕۆمانە بەڕاستی شاکارن ئیتر مامۆستا ئیبراهیم لە گۆڤاری گەلایەژی شابابەتی زۆر نووسیوە یەکێک لە کێشەکان لەسەر تاشە باسم کرد کە لە زۆربەی بابەتەکان ناوی خۆی نەنووسیوە یا پیتی داناوە ئیتر کۆمەڵک لەو بابەتانە پێشتر پیتەکان ساخکرا بوونەوە کە کێمانە بڵین چەند پیتی بەکارێنەوە ئەمەش کۆمەڵێک پیتی ترمان دۆزیوتەوە وە کۆمەڵی بابەتی ترمان دۆزیوتەوە کە بێ ناو بڵاوی کردوونەتەوە کاتە هەڵێکی زۆرتان داوە بە خەمخۆری دڵسۆزیەکی زۆرەوە کارتان لەسەر کردووە بۆ یەکەی ئینشەڵڵا بەرهەمەکان وەکو خۆی بگات بە دەستی کەسانێکە خوێنەری ئەبن ئینشەڵڵا هەر بمێنی بەڕێزت و سپاس بۆ هەوڵە جوانەکانت دووبارە پیرۆزبایی زۆر سپاس بۆ ئامادەبوونت بە هیوای سەرکەوتن تەنها ئەوەنم ماوە بیڵێم هیچ شتێکی مرۆڤ بێکەم و کوڕی نییە ڕاستە من بەو پەری دڵسۆزی و ماندووبوونەوە ئیشەکانم کردو هەوڵم داوە کەمترین هەڵەم هەبێ بەڵام ڕەنگە منیش هەڵم کردبێ ڕەنگە منیش لە دیاریکردن و ساکردنەوەی شعرێک بابەتێک شتێکازم کە ئیتر ئەمە ئیشە ینی خەڵکانی پێش ئێمە هاتوون نیشان کردووە ئێمە لە شوێن پێی ئەوانەوە هاتوین هەڵماندا هەڵەکانی ئەوان دووبارە نەکەینەوە بەڵام ئەبێ یەکێکی تریش بێت هەڵەکانی ئەوە ڕاستکاتەوە دەستەکان خۆش سپاس بۆ ئامادەبوونە زۆر زۆر بەخێر بێت دەست خۆش